چاردەمین فستیڤاڵا ناودەوڵەتیە زمان و کولتور پەیاما خۆیە ئاشتی و حەزکردنێ لە هەولێرێ دڕیا سەما و دیلان و میوزیکێرە گەهاندە جیهانی. ساڵانە کە مەزن قوتابی و کە بە زمان و ڕەنجی خۆیان وەرکەسە بەشداری دەکا بە گۆرانی و بە کەلتوری خۆیان تعبیر لێ دەکا کە خۆشبەختانە ئەم ساڵش هاتینە کوردستان کە لە 15 وڵاتەوە ئامادە بوونە لەم فستیڤالە تایبەتەی کە لەم کات و ساتەشدا کە کوردستان بە قۆناغێکی هەستیاردا دەڕواتن. فستیڤاڵا ناودەوڵەتیە زمان و کولتور ji çend rêxistinên nehikûmî pêk tê. Salana nêzî sih welatî divê festîvalê de beşdar dibin. 25 وڵات بڕیار بوو 15 وڵات بەشداری کرد بەڵێ بەرەوەش کوردستانمان هەڵبژار بە تایبەتی شاری هەولێر چووکە بۆتە پایتەختی پێکەوە ژیان بۆتە مەڵبەندی یەکتر قبولکردن ئەم کولتورەی کە تازە برەوی پێدەدرێت لە کوردستان بۆتە مێژوو لە کوردستان بۆتە بەشێک لە ژانی ڕۆژانەی هەموو تاکێکی کورکە بە ڕەنگی جیاوازەوە بە کولتوری جیاوازەوە بە ئاین و زمانی جیاوازەوە لە کوردستان و لە هەولێر بەیەکەوە دەژین و لە باوەشی ئارامیدا بەیەکەوە دەژین یعنی ویستمان ئەمە پیشانی جیهان بدەین. Ji sala 2030 ve gencên Başûrê Kurdistanê li gel gencên Iraqê beşdarî vê festîvala navdewletî dikin. Lê ev careyek ye ku ev festîval li paytexta Kurdistanê tê li darxistin. مای شانازی بۆ ئێمە چونکە دەبێتە هۆی ناسینی کللتوری ئێمە بە ئەم پازە دەوڵەتریتر و هەنگاوێکی گەورەیە بۆ بوون بە دەوڵەتبوونی کوردی. فستیڤاڵا ئەڤروگە من دیتی یعنی گەلک کەیفۆ من هات گەلک دلێ من پێ خۆش بوو دلێ من پێ فراوان بوو دینێ من گەلک خەمەکە مازن هەبی لەبەر پێشمەرگی هێتمەیە دەلال و نازدار. Kurdistan bi giştî yek ji wan deveraya ku xelk ji kultur û zimanin cuda ji sedê salan ve bi hev re dijîn. Dibe ku ev yek jî rengvedana ciwantirîn numûneya hunerî ya pêk ve jiyanê be. Jiyan bi rengan ciwan e ji ber vê yekê genc û zarokên ji welatên cewaziyê ku divê festîvalê de beş darin hewl didin nameyekê bigihîne cîhanê her ku çend ziman û kulturê wa ji hev cewaz bê lê ew dikarin pêk ve jiyaneke aştiyane birêve bibin. Rengên şer û rûda û